بێگومان ئیتر ئەزانن هەواڵەکانی مۆندیال هەمووی بەخۆیەوە سەرقاڵ کردووە، هەمووی تا لەوانەیە درەنگان بخەون بزانن چی گوزەراوە. ئێستا ئەوەی لایەنگری ئەرجنتین و فەڕەنسا و ئەوانە بۆ دوێنە شەو بەلایەن و زۆر گرنگ بووە تا ڕادەیەکیش باش دڵیان خۆش بووە. یەخوان دڵخۆشیانە هەر بەردەوامی هەبێ کاتە لەسەر مۆندیال قساکەین هەواڵەکان چی گوزەراوە ڕۆژی دوێنێ و ئەوەی کە هەندێک لە هەڵبژاردەکان بێگومان یاری داهاتویانە شەڕی مانونەمان ئەکەن لەسەر ئەم بابەتە نەقساکن هیوا تا چەند هەیە بۆ نمونە هەر لەسەر مسی ئایا ئەتوانێت شتە بکات لە ئەرجنتین لە یاری داهاتوەکە. بەڵام لەگەڵیشە باس لەسەر بابەتێکی گرنگەکەین ئەوەی کە لە مۆندیالی قەتەری 2022 چی کرا بۆ خاوەن پێداویستی تایبەتەکان بەتایبەت بۆ نابیستەکان. لەسەر ئەم بابەتانە دوێن هەر بۆیە ئەمڕۆژ دکتۆر نازممان لەگەڵایە جا سەرکۆ لە لای شاشەکەەوە ئەمڕۆ ئەوێت لەگەڵی زیاتر گفتگۆ بکات بۆیە لەگەڵمان بەردەوام بن. بەڵە خۆشەویستان لەگەڵتانە بەردەوامین. ئێمە ڕۆژانە لە پرۆگرامی ڕۆژێکینەوە مۆندیال بە شێوەیەکی گشتی گفتوگۆی لەسەرەکەین ئەویش لەگەڵ دکتۆر نازم بە خۆشحاڵی و کۆمەڵێک زانیاریمانەیەتی ڕۆژ بە ڕۆژ. ئەوەی کە گرنگە ئەمڕۆ زیاتر تیشکی بخینە سەر ئەوەیە کە تایبەتمەندیەکانی مۆندیالی 2022 قەتەر کە بە ئەنجامی گەیاندووە کۆمەڵێک تایبەتمەندی بۆ کۆمەڵێک کەسانی خاوەن پێداویستی تایبەت بە تایبەتی و کەسانەی کە نابینان کەچی ئاسانکاریی بۆ کردوون. هەروەها لەناو یاریگاکانە چ تایبەتمەندیەکی کەی کردووە کە سوودی هەبێ بۆ کەسانەی کە بتوانن لەوێ بینەری یاریەکان بن یاخود کێشەیەکیانە بێ یاخود گرفتێکیانە بێ. و لەوەی کە بینیشمانە باسی کێوەش بکەین ئەو یاریانەی کە بەڕێوە چۆ بە تایبەتی ئەو دویاری کە ئەم شەو خەڵکێکی زۆر لە جیهانە بینەری بوون ئەویش فەڕەنسا و دانیمارک و دواتریش ئەرجنتین لەگەڵ مەکسیکا. ئەوەی کە کەس چاوەڕێ کرد دەرەنجامەکان بوون بەڵام فەڕەنسا توانی یاریەکە بەرێتەوە لامان کاتیشا دوای ئەو ئەرجنتینیش توانی جارێکی تر بگەڕێتەوە و بردنەوە بەدەستبێنێت. ئێمە کۆیم گفتوگویانە لەگەڵ دکتۆر نازما کە ئێستا لەگەڵ منایە گفتوگۆی لەسەرەکەن. دکتۆر بەیانی بارسڵاو تۆ باشیت؟ زۆر سپاسانەکەم. ئەم شەو چۆن بینەری یاریەکان بوویت؟ توانین بڵێن ئەم شەو دۆخێکی تر بوو بەڕاستی هەم لە ناو یاریگە هەم لە دەروی یاریگە هەم بڵێن لە هاندەرانی ئەرجنتین توانین بڵێن دڵخۆشون و توانیان بگەڕێنەوە میسی دەتوانین بڵێن دوو ڕیکۆردی تۆمار کرد لە یاریەکەی ئەمڕۆیە کە ئەویش 21 یاری و 8 گۆڵ کە ڕیکۆردی دیۆگۆ مارەدۆنەی بڵێن یەکسان کردەوە. لەگەڵەوەشا بوو بە یەکەم یاریزان لە 5 مۆندیالە ئەسیس دروستکە کە ئەمەش ڕقمێکە وەڵە پێش ئەوەشا ئەو باسی هەمان ڕقمکەین کریستیان ڕۆناڵدۆ توانین لە 5 مۆندیالە گۆڵ تۆمارکەیان لە هەم مۆندیالەکان گۆڵی تۆمارکردووە ئەمیش بە ژمارەیەکی بۆ کریستیان ڕۆناڵدۆ. زۆر باشە. دوجار باز لەواکەین کە هەڵبژاردەکان بەرەو چۆ ئاڕۆن و بەرکەوتنەکان لەگەڵ یەکترای تر بەهێزترە بێ و چڕە بێتەوە ئەم لە سەرەتای پرۆگرامەکەشا باسم کرد. باسێکیەوە بکەین قەتەر کۆمەڵی تایبەتمەندی کردووە بە تایبەتی ئەمڕۆ باسیەوە بکەین بۆ کۆمەڵی خاوەن پێداویستی تایبەت ئەو کەسانەی نابینان چه تایبەتمەندیەکی بۆیان کردو دکتۆر ئەوان چۆن نەتوانن چێژ لە مۆندیال وەرگرن؟ وەکو لە شاشەکەی دیارە ینی ئەوەی کە قەتەر دروستی و تەکنۆلۆژیایەکی تازەیە کە سیستمی خوێندنەوەی نابینیەکان کە پێڵم برێت کە وەکو بڵێن نووسینەکان دەرئەکەوێت ئامریکی دروست کردووە ڕووداوەکانی ناو یاریگا ئەکا بەو بڵێن بەو نووسینانە و نابینیەکان ئەتوان لە ڕێگەی ئەو نووسینانەوە یاریەکە ببین و ڕووداوەکانی یاریەکە بە تەواوی بزانن. ئەمەیەکێک لەو تەکنۆلۆژیایی کە زۆر توانین بڵێم ینی قەتەر بی لە هەموو کەسەکان کردوێتەوە و ئەکات کە زۆرترین کەس مۆندیال ببینێواکە کە زۆرترین کەس تەماشای ڕووداوەکان بکات. لەگەڵ ئەوەشە هەر فیفا دوو ئەپیتری دروست کردو ئەپێکیان بۆ یاریزانەکانە کە یارزانەکان ئیمێڵیان هەیە بە ئیمێڵە بێ داخلی ئەو ئەپە بن ڕاستەوخۆ دوای یاریەکە پیان ئەڵێ وەنە چەندێ ڕای کردو چەندێ پاسیاوە یعنی هەموو داتاکانی ناو یاریگاکە بە یارزانەکە خۆی ئەڵێ بۆی ئەمە جارێکتر یارزانەکە بەخۆیان بچێتەوە بزانێت لەو یاریە چی ڕوویەوە و چی بکات. لەگەڵەوەشە ئەپێکی تری دروستکۆ هە لە ناو یاریگا جێبەجێ ئەکرێ ئەپەکە بۆ ئەوەیە کە ڕۆژنامەنووسەکان کە بوون لە بڵێن تەعاتەن ڕۆژنامەنووسەکان لە شوێنێکی تایبەت دانیشن شوێنەکەش زۆر کات بەرزە یعنی تۆزە دوورە لە یاریگاکەوە
ڕەنگە ڕووداوەکان یاریگا بە شێوازێکی باش نەبین ئەو ئەپێک کە دروستکەوە فیفا دروستی کە پرۆژاموسەکان ڕاستەخۆ تۆ بێ موبایلەکە و کاری پێ بکەی بەلاتەنیش دایبنی هەموو داتاکانی ناو یاریگە لە پێک هاتە لە ژماری یاریزانەکان لە شێواز یاریکردنەکە لە وەستانی یاریزانەکان چی ئامێر هەیە ئەتوانێت ئەو لە ناو یاریگاکە ڕاستەوخۆ لەسەر مۆبایلەکەی ڕۆژنامەسەکە دەرکەوێت کە ئەمە یەکەم جارە بەم شێوازە فیفا هەوڵەیە چی داتا هەیە ڕووبە لەگەڵ ئەوە شاهد لە ناو سایتی فیفاە ڕۆژانە دوای یاریەکان راپۆرتی هوەری دەرئەکەوێت کە ئەمەش ڕاستە لە ڕابردوو لە مۆندیالەکانی تر هەبوو بەڵام ئەم جارە ئەتوان بڵێم زۆر ینی گرنگیان ناوبەوە تەسەوەر کە کاکە سەرکۆ 52 لاپەڕە PDF-ە کە لەسەر یاریەکە هەموو تەفاسلاتەکان یاریەکە پاسەکان یا ڕاکردنەکان هەر یاریزانێت هەر یاریزان بە یاریزانی شی ئەکاتەوە بۆی کە تیپەکان دواتر سوودی لێبین ئەمانەی کە لەو ئاپانەی ئاپێکی شتێکی تریان دروست کردووە توانین بڵێن وەکو چەترەکە بە تیشکی خۆر کارەکە هەم وایفایە بۆ منە هەم ئەنتەرنێت هەم شەحنیشەوە USB بەکارێنی کە ئەمەش وای کردووە خەڵکەکە سوودێکی زۆر باشی لەبێنەوە لە زۆربەی شوێنەکانی مندیالە ئەم شتیان دابشکۆ کە پێڵێن ئیپامان کە ئەمە یەکێکە لەو تایبەتمەندیانی کە لە وەکو تەکنۆلۆژیا بەکار هاتووە دوو تەکنۆلۆژیاش هەر لێرە لە بەرنامەکە باسمان کرد ئەوش تۆپەکەیە لەگەڵ فێنکردنەوەی یاریگاکان ئەوشمان باس کرد ئێمە بەڵام ئەو دوو تەکنۆلۆژیاش هەبووە بەڵام هەنێک شتەیە بۆ یەکەم جارە لە مۆندیال بەکاردیان یەکەم جارە گەشتیەک بێتە ئوتێرێک لە مۆندیالەکانی تر ئەمە ڕووی نایە وەڕاستی ئەوشمان هەر باس کرد بەڵام ئەمە یەکەم جارە لە مۆندیالێکە گەشتیەک بێتە ئوتێلێک بۆ میوانداریکردنی ئەو کەسانی کە سەردانی ئەوەکەن یەکەم جاری شابوون لە شەرقی ئەوسەد و وڵاتێکی عەربی ڕۆئەیە یەکەم جارە تا ئیستا هەفتەیەکە مۆندیال ئەڕواتە ڕێوە شەڕ نەبووە ئەمانە هەمووی ئەتوانین بڵێن ئەمنیەتی مۆندیال هەر قەتەر نایکە بەڕاستی وڵاتانی دەوروبەر تیمێکی زۆر باشیان لە ڕووی ئەمنیەوە دروست کردووە و لەگەڵ ئەوەشا یەکەم جارە بۆ لە ناو یاریگا بابەتە کۆحوولەکان نییە ئەمە ژوای کردووە کە دۆخێکی تر بە جەماوە بە دوێنێ ئەتوانین بڵێن یاری ئەرجەنتین و مەکسیک زۆرترین بینەر حاضر بوو کات نزیکەی 89,000 کەس کە ئەمەش ئەتوانین بڵێن ژمارێکی زۆرە لە مۆندیالەکان کە ئاماداری زۆر باش هەر لەگەڵ ئەو ئەپانەیە کە جەنابەت باست کرد دەشوترێت کە بۆ نابینایان ئەمان هاتوون لە ڕێگەی دەنگی و بە وردەکاریەکی زیاترەوە ئەتوانن ئەمان گوێبیست بن بە درێژایی یاریەکە کە بۆ نمونە ئێستا تۆپەکە لەوەیە ئێستا فڵان یاریزان چوو ئێمە هەر خۆمان بە شێوەی دەنگی گوێمان لە یاریەکانە بێت کە گزارش و تەفسیر دەکرێت بەڵام بۆ ئەوان بە وردەکاریەکی زیاتر بە دوو زمانی عەرەبی و ئینگلیزیشە خۆی خات و ساحر ئەوان بەرنامەیەکیان دروستکە و پێڵێن بۆینگ ئەو بۆینگکە هەڵ ئەسێ بە ڕووداوەکانی یاریەکە ئەکاتەوە بە نووسین ئەو تێکستانەی کە بۆ نەها پەنجەی پیانیان نابینیاکان ئەزانن ڕاستەوە قۆچیە بەڵام ئەمان ئامێرێکی تەکنۆلۆژیایان دروست کردووەکەوەی کە لە شاشەکە بینی دیارە کە بەو شێوازە ئەبێتە ڕێستەکان یعنی بەپێ ڕستەکان یاریەکە ئەخوێنەوە ئەوەی جەناب شتێڵی ڕاستە بە دەنگیش گوێ لێگرن بەڵام ئەوەی کە بە دەنگی گوێ لێ نەگری ئەتوانێت لە ڕێگای ئەو ئەپەوە یان لە ڕێگای ئەو ئامێرەوە کە دروست کراوە زۆر باش بینەری ڕووداوەکانی یاریگاکە زۆر باشە دکتۆر لەگەڵەوەی کە باسیەوەمان کرد بۆ خاوەن پێداویستی تایبەت بۆ نابیناکان ئەم کارە کراوە اینجا شتێکی کاکە سەرکۆ پێشەوەی پرسیارەکەم لێ بکەی بۆ بڵێن بۆ خاوەن پێداویستی تایبەت دەرگای تایبەتیان هەیە بۆ چۆن ژۆ ناو یاریە ئەوە منیش بیستم باسیەوەکەم چکە دوێنێ لەوەی کە لە تۆڕە کۆمەڵایەتەکان ئیترە بینی لە جیانە هەموو کەسە وێنەی خۆی بڵاوکات هەندێک کەسمان بینی پەلەکانی خوارە و قاچیان لەسەر عەرەبانە بوون یعنی لە ناو یاریگاکانە شوێنی تایبەت بە ڕسم بۆ وێنەوە بۆیان دیاری شوێنی تایبەتیان هەیە و دەرگای تایبەتیان هەیە و ئەگەر بگەڕێنەوە یاری مەغریب بینیمان بڵێن باوکی ئەمیری قەتەر کە بڵێن شێخ حەمەد باوکی شێخ تەمیم کە بێڵەن باوکی ئەمیر بینیمان بە ئامێرێک سەرکەوت لەبەروی تۆزێ گرفتی قاچ و ئەوانەی هەیە بە ئامێرە وەکو مەسعەد سەرکەوت تاکو چۆ بڵێن شوێنی VIPەکە بۆیە هەموو هەوڵەکان لە ناو یاریگاکان بە شێوازێکی وا دروستکراوە کە زۆر باشە لە VIP چەند یاریگایەک هەیە لە VIPەکان هەر کورسیەک
ئەیپاتێکی لە بەردەما بۆی چونکە ها تۆزێ بەرزە VIPەکان بڵێن ئەیپاتێکی لە بەردەمایە و سیارێکا کە بە ئیساحەتی وخی بەڵام ئەوە لە VIPەکان نەک لە کورسەکانی ترە. باشە هەندێک تایبەتمەندی تر هەیە لە ناو یاریگاکانە ئەوەی کە لەوانەیە هاوکارانم پێشتریش لە جەنابەت باست کرده بێت باسی تۆپەکەکەن ئادیداس ئەم تۆپەی بەرهەمێنەوە بۆ مۆندیالی 2022 کە کۆمەڵە تایبەتمەندی هەیە یاخو ئەو خەتانی کە لە ناو یاریگاکانان زۆر جارێمە لە یاریەکانە ئیتر ئەوڵی دەنگ بەرزەکەی نۆڵین ئاود نەبوو یاخود ئاگای لێ نیە حەکەم بەڵام لە ڕێگەی ئەو زانیاریانەی کە ئێستا پێشکەوتنی پیۆ دیارە لەوەیە بەکو تەکنۆلۆژیا بەکارێنن چییە تایبەتمەندەکانی خۆی کاکە سەرکۆ دووشت زۆر گرنگەیسە لە مۆندیالە ئۆفساید بە هیچ شێوازێک ڕەت نابێت بە ئاسانی لە مۆندیالەکەیە چونکە هەم تۆپەکە و هەم 12 کامێرە چاودێری تۆپەکەکە و هەمیش لە ژووری ڤار چاودێری ئۆفسایدەکەن ئەمە یەکێکە لەو شتانی کە ئەتوان بڵێم زۆر گرنگە یعنی هیچ ئۆفسایدێک ناڕوات تەنانەت بینیمان گۆڵی یەکەم کە لە هەڵبژاردەی یەکەم یاری لە هەڵبژاردەی قەتەر کرا هەمومان ئێمە ینی بەخۆشمانەوتمان ئۆفساید نەبووە بەڵام دواتر کە وێنەکە دەرکەوت بینیمان قاچێکی یاریزانێکی ئیکوادۆری لە پێشەوە بووە ئۆفسایدەکەیان هەژمار کرد بۆیە تۆپەکە زۆر کاریگەری هەیە لەسەر ئۆفساید و ئۆفساید بە هیچ شێوازێکی تر ناڕوە لە ئەوەی ترشمان لەبی نەچێ ژووری ڤار یان ڤار مساڵەتوانین بڵێن زۆر باشی وەزعەکانە بەرەنڕێوە و ناوژوانەکان توانین بڵێن تۆزە لە ئاستیان پێشکەوتوترە چونکە ئاست یاریزان پێشکەوتۆ بەڕاستی لە زۆربەی تیپەکان ینی ئەبینی ئەمە هەموو تیپەکان زۆر نزیکن لەیەکەوە لە ئاست یاریکردن و لە ئەنجام لەوانەیە تەنانەت ینی چەند مفاجئەیەکشمان بینی یان چەند ئەنجامێکی چاوەڕێکرا بۆ سعودیە لە ئەرجەنتینی بردەوە ژاپۆن لە ئەڵمانیا بردەوە ئەمانە ئەگەر باسی تۆپی پێکەین باسی مێژوی تۆپ پێکەین ئەوانە نابێ ئەسڵەن لە ئەو دوو هەڵبژاردەیە بەرنەوە بەڵام تیپەکان و هەڵبژاردەکان زۆر بە باشی خۆیان ئامادەکردو بۆ مۆندیال و ئەنجامی باشیان بەدەستێنەوە ئەمەش دەریخە چەندێک تۆپی پێ لە وڵاتە پێشکەوتەوە بەڕاستی بۆیە ینی سەبۆن ئەگەر تۆ ئەڵی سعودیە لە ئەرجەنتینی چۆن بردەوە ئێمە تەمان نامۆین لە خولی سعودی لە خولی سعودیە هەشت یاریزانی محتەریف پیشەگەر یاری ئەکات سێ یاریزانی سعودی یاریەکە ئەمە کۆنتاکێکی زۆر بەهێزە بۆ ئەوەی کە یاریزانی سعودی پێشکەوێت یعنی ئەم پێشکەوتنی خولەکان لە ناو خۆی خولەکان لە وڵاتەکان وا ئەکات کە یاریزانەکان و هەڵبژاردەکان لە ئاسێکی ترا بن بەڕاستی زۆر باشە ئەوەی کە ئەیبینین ڕۆژانە لە یاریەکانە و لە کاتە جیاوازەکانە ئەنجامەدرێ هەڵبژاردەکان ئێستا گۆڕانکاریان بەسەرا هاتووە ینی ئەوەی بینی کە دەرەنجامەکان شتێکی کە بەتۆڵێ ینی ئەوە جارێکی تر ئەرجەنتین گەڕایەوە ناو مۆندیال بە شێوازێکی تر بۆ نمونە فەڕەنسا ئاستێکی وای پێشکەش کرد کە تر بە یەکەم سەر بکەوێت ئەم دەرەنجامانە گۆڕانکاری تری ئەبێت دکتۆر لە یاریەکانی کەمە خۆی کاکەزارکۆگە بین باسی بڵێن ئەمە پێڵێن جەوری دووەم کە دەستی پێکردووە جەوری دووەم مان و نەمانە بۆ هەموو تیپێک یعنی دوێنێ پێش یاریەکە یا لە کۆنگرە ڕۆژنامەنووسەکان ڕاهێنەرەکان بە شێوازێک قسەیان کرد بەڵام دوای ئەنجامەکان بە شێوازێکی تر قسەیان کرد بۆ سەکەلۆنی ڕاهێنەری هەڵبژاردەی ئەرجەنتین وتی ئەم یاریە کە ڕۆی مان و نەمان بوو بۆ ئێمە بۆیە هەسا 5 گۆڕانکاری کردووە لە پێکاتەکەی کە ئەمە واکات متمانە بە یاریزانەکان بە شێوازێکی تر بێ بەڕاستی و بینیش بە ئەرجەنتین دوێنێ بە دوو شت یارێکی بردەوە شوتێکی میسی پاسێکی میسی یعنی ئەمە وای کرد کە دۆخەکە بگەڕێتەوە لە گۆڵەکەی میسیەوە توانین بڵێن یاریەکە بە ئاقارێکی ترە ڕێی بە یاریەکە ئەوتوانین بڵێن هەڵگەڕایە بەلای ئەرجەنتینەوە و بینیشمان گۆڵی دۆمیان زۆر بە جوانی تۆمار کرد توانین بڵێن ئەرجەنتین دۆخێکی باشەیە بەڵام ئیستە لەو گروپەیە گروپەکە ئاڵۆزە بەڕاستی چونکە بۆن ینی سعودیا 3 خاڵی هەیە ئەرجەنتین 3 خاڵی هەیە پۆڵەندا 4 خاڵی هەیە مەکسیک خاڵێکی هەیە بەڵام یاری داهاتوو ئەرجەنتین لەگەڵ پۆڵەندایە کە پێویستەکە پۆڵەندا بە یەکسامبوونە بێتە یەکەمی گروپەکە یعنی دۆخی جەولەی سێم زۆر ئاڵۆزە لەو گروپەیە ئەمەش ئەنجامەکان وا ئەکات کە بزانین تایسە هیچ دیارە بەڵام ئەگە بچینە گروپەکەی فەڕەنسا یەکەم تیپە تایستە گاتە قۆناغی 16 بەدەر لە ئەنجامەکانی تر هەر یەکەمە بینێتەوە لە گروپەکەی بەڕاستی ینی بۆیە دوێنێ هەڵبژاردە عەرەبیەکان بۆ کە تونس یاری هەبوو کە سعودیاری هەبوو توانین بڵێن هەردووکیان ڕۆژێکی خراپ بوو بە عەرەبەکان هەردووکیان تووشی شکست بوون
ئەمەش ینی بە پێچوانەی تیپەکانی ترۆ کە لە سەرەتای مۆندیالەوەوانە تون زیاری یەکەم باش یاریکە سعودیا هەرچەندە دێنە سعودیا ئاستێکی زۆر باشی پیشانە بەڵام هەڵی تاکە کەسی یان یاریزانەکان وای کرد کە دۆخەکە بەو شێوازە ینی بۆ ئەگە گۆڵی دۆم ببینی لیڤاندۆسکی چۆ مێژۆوە چکە یەکەم گۆڵی لە مۆندیال کرد بەڵام بە هەڵێکی بەرگریکارێکی کە کۆنتترۆلی تۆپی نتوانانی باگۆکو پێویستکە تۆپەکەی لێسەند و گۆڵەکەی لێ تۆمار کرد بۆیە دوێن نتوانین بڵێن کۆمەڵی ڕقم تۆمارکرا کۆمەڵی ڕوودا و ڕوویا کە هەنێکی چاوەڕوانکرا و هەنێکی چاوەڕوان نەکرا بوو ینی بۆ دوێنێ هەموو هاندەرانی ئەرجنتین هەموو کەسەکانی ئەرجنتین ینی حەزیان کرد ئەرجنتین بیباتەوە ینی تەنان ینی هەڵبژاردەکانی حەزەکان بۆ مانەوەی میسی و هەڵبژار دەکات بووی نیشمان دوای تۆمارکردنی گۆڵی میسی چ خۆشیەک و چ دەربڕنیەکی کرد من تەسەوڕ ناکەم میسی هیچ کاتێکە گۆڵی کردووە بەم شێوازە خۆشی و دەربڕینی دەرنەبڕیەوە بەڕاستی پێکمان لە مۆندیالیشە ئەبینی کە ئەو یاریزانانەی وەکو ئەستێرە دەرکەوتون بە تایبەتی وەکێش وەکو میسی یاریزانی وەکو میسی یاریزانی وەکو کریستیانۆ ڕۆناڵدۆ ئەمانە ینی هاندەران ئەیانەوێ بمێننەوە لە وێنەکان یاخو یاریزانی شوەکو نیمار ینی خەڵکانێکی سۆرکۆک و خۆش ئاماژە و پیا پێشتر گفتوگۆمان کرد ئەو پێکانێک بۆچێت چی گفتوگوی میدیا و تاوە ڕۆژنامەکان ئایا بۆچی یاریێک ئامادەبێ بۆچی یاریێک ئامادە نابێ دکتۆر قۆناغەکان تێپەڕەبێ بە پێ تێپەڕبوونی چڕبوونەوە دروست بێت ئەو چڕبوونەوەی تا چەند واکە زیاتر چێژی مۆندیال ببەخشێت تەمان ڕۆژ بە ڕۆژ مۆندیال ئەتوانین بڵێن خۆشترە بێ ڕۆژ بە ڕۆژ جەماوەر زیاترە بێت چکە سەرەتایی ئەتوانین بڵێن لە جەولیەکەم ئەوەنە جەماوەر ئامادە نابوو بین ئەمان بینی بڵێن لە ناو یاریگا هەنێ کورسی بەتاڵ بوو بەڵام لە هەنێ یاری خەڵکەکە بە بێبلی چۆتە ژوورەوە بە تایبەتی لە دقی 50 خەڵکەکان کرۆتە ژوورەوە چونکە یاریگاکان چۆڵ بووە ئیستش هەموو ڕۆژێک هاندەران ئەوەنی بلیتیان پێنیە ئەتن بەردەم یاریگاکان ئەوەستن بۆی هەلێکیان بۆ بڕقسە جای چنەوە یاریگاکەوە بەڵام لەم دووسیاری ئەخیرە ئەبینین جەماهەر زۆر بە زیاتر ینی بۆ یاریگای دێنێ ئەرجنتین 800,000 ئەگرێ یاریگاکە بەڵام نزیکەی 9,000 ئامادەیان 9,000 زیاتر ئەم 9,000 بەڕاستی من تایسە نازانم چۆن داخڵ بووم بەس ئەکیدم فرۆشا بلی زیاتر لەوە فرۆشاوە کە 800,000ەکە هەیەی بۆیە یاریەکان ئەتوانین بڵێن چڕتڕێبێتەوە یاریەکان حساباتێکی زۆر خراپی تێئەکەوی لە ناو گروپەکانی ینی زۆر معقەدەکە بێ زۆر ئاڵۆزە بێ ینی بۆنمە ئیمڕۆ یاریەکانی ئیمڕۆ مەتیسیاترە لە دوێنێکە بۆ ئیمڕۆ ڕەنگە هەڵبژاردەی ئەڵمانی ماڵاوایی کا بەڕاستی کە هەڵبژاردەیەکە چەندی جان مۆندیالی بەدەستێناوە و پاڵیراوە بۆی کە یەکەم بێ لەگەڵ ئەوەشە ئیمڕۆ بە هەماشەوە گروپەکەی تر گروپی شەشەم کە بڵین بەلجیکا و مەغریبی یاریەکەم سعات 4 و سعات حوتیش کرواتەوە کەنەدا یاریەکەن لێرەش ئاڵۆزە بەڕاستی کەنەدا هەوڵەیە بگەڕێت بۆ پاڵاوانتێگە مەغریب هەوڵەیە لەگەڵ بەلجیکا ئەنجامێکی باش بەدەست بێنێت سعاتێک ژاپۆن و کۆستەریکا ژاپۆن ئێوێ بەردەوام بوون بە ئەنجامەکانی با کە لەگەڵ هەڵبژاردەی ئەڵمانیا بەدەستێنن سعاتدە کە لوتکەی یاریەکانە لێنەوە ئیسپانیا و ئەڵمانیا ئەمە بەڕاستی ینی ناتوانین پێشنیازکەی بڵێ ئیسپانیای باتەوە یان ئەڵمانی باتەوە بەڵام بەپێ یاریکردن بێ بەپێ ئۆپێک ئەو پلانی کە لیویس ئێنریکی دایناوە چونکە لیویس ئێنریکی لایی ڕابردوو پلانێکی بەکارهێنا زۆر ینی ئێمە زۆر وەکو بڵێن بینەری یاریەکان وەکو شیکرە و یاریەکان زۆر نامۆ بین بەوە بۆ پاسێکرد لەلایەک لە لای ڕاست سێ گۆشە و معین و چوار گۆشە ئەمانیان دروستەکەوت دواتر پاسەکان ئەگواستەوە بۆ لایەکەی تر چکە بۆ یارزانەکانی تیپی بەرامیان ڕاکێشا بۆ خۆیان بۆشایی دروستە بوو بۆیە لەم پاڵەوانتیە ئەتوان بڵێم بۆشایی کەمە بۆ تیپەکانی کە هێرش بەرەکەن هەوڵێن هەموو تیپەکان بەرگریەکی باشکەن ئەمە وای کردووە کە ئەبینین جاروایە گۆڵی کەمەکرێ جاروایە تیپە ئەوانەی کە ئەستێرن دەرناکەون چاودێریکی زۆر لەسەر بۆ ئەستێرەکان زۆرە ینی بۆ کریستیانۆ و میسی تر هەموو ئەستێرەکان یانی بەبێ نیمار زۆر نیانی ئەستێران کە ڕەنگە باسییانکەی بەڵام ڕاهێنەرەکانی تیپی بەرامبەر چاودێریکی چڕیانەکەن و زۆر کاتنیان تۆ بگاپیان مەش وای کردووە چێژی پاڵەوان تێکە و ئەنجامەکان بەم شێوازە بێ و پاڵانتێکە بە شێوازێکی دت دەرکەوێت ینی لێرە زۆر ئەتوانین بڵێن لە مۆندیاری قەتەر تایبەتمەندی زۆرە یعنی بۆمە پلەی گەرمایی زۆر جیاوازە لەگەڵ پاڵەوانتەکانی ترە
ڕاستە ینی زۆر باش. ینی بۆن بتاقیان دروستکان کارتێکیان دروستکە کە پێڵەن هەیە لە بری هەموو شتێکە ینی بۆ گواستنەوە بۆ فیزە بۆ هەموو شت ینی ئەتوان بڵین ئەو تەکنۆلۆژیایی کە لە قەتەر بەکارهاتووە لە مۆدیالەکانی تر بەکار ناتوە چونکە قەتەر وعدەکەی بردوتە سەر دروشمێکشی هەیە على الوعد ینی ئەو دروشمەی بەڕاستی جێبەجێ کردووە بۆیە چێژ یاریەکانش بە جۆرێکی ترە پەڵەوانتێک بە جۆی ترە چونکە لە ناوەڕاستی خولەکانایە بۆیە یاریزانەکان زۆر بەباشی ئامادەن بۆیە ئەبینین تیپەکان زۆر نزیکن لەکەوە زۆر باشە دەستەکانی خۆش بێت زۆر سپاس بۆ بە هیوای ئەوەی هەتا ئێستا بە یاریەکان بەخۆشی بەڕێوە چوەکو خۆشە ئاماژە پێ هەروە بەردەوام بێخۆشیەکە و بشتوانین بە چێژ و ئێمە سێریارەکانکەین و ئەو یارانەشی کامڕۆ هەیە بتوانین بینەری بین دووبارە سپاس بۆ تۆ دەست خۆش بێت زۆر زۆر سپاس.